بەردەوامە بین لەگەڵتان ئازیزان لەم بەشەی تری بەرنامەکەمانە قسە لەسەر بابەتێکی تەندروستیەکەین ڕەنگە زۆری نەمان ئەمەمان بەسەر هاتبێت کە من ئێستا باسیەکەم بەشێک لە جومگەکانی جەستەمان ئاوسا بێت با بزانین هۆکاری ئاوسانی جومگە پەیوەندی بە چیەوە هەیە زۆر کات ئەو کەسانەی کە زۆر بە پێوە ئەوەستن یاخۆ زۆر دانیشتن وەستانی هەڵە ئەم بابەتانە تا چەند کاریگەریان هەیە لەم نێوەندەیە و ئەو کەسانی کە وایە ئەو کەسانی کە قورسایی زۆر بەرزەکەنەوە کە یاری ئاسنەکەن ئەمانە تا چەند ئەبێتەوە کارێک بۆ ئەم ئاوسانی جومگانە و هەروەها جیاوازیەکی ژەکەین لە نێوان ئەو کەسانی کە نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە لەگەڵ ئاوسانی جومگا با بزانین مەرجە هەموو ئاوسانێک پەیوەندی بە ڕۆماتیزمەوە هەبێت یاخودنا بە شێوازێکی چڕۆپڕ لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین و باسیش لە چارەسەرەکانەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر چالاک قەشانی کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕن لە نەخۆشیەکانی ئێسک و جومگە و ڕۆماتیزم دکتۆریان سڵاو لێ بە بەخێر بێت سڵاو لێ بەتان باش زۆر بەخێر بێت لەمێکەنەمان بینی خۆشحاڵین کە خۆشحاڵین کە دووبارە لێرەی دکتۆریان باز لە ئاوسانی جومگەکانەکەین بەگشتی با بزانین چی واکات کە جومگە بە ئاوسە دکتۆر؟ بەڵێ زۆر سپاس دیارە ئەگەر سەرەتا پێناسەیەکی ئاوسانی جومگەکان بکەین ئاوسانی جومگەکان بەهۆی کۆبوونەوەی شلەیەکە کە لە چواردەوری جومگەکان یان لە بۆشایی جومگەکان دروستە بێت لە دەوری هەندێک جار لە دەوری جومگەکان ماسوولکەکان دروستە بێت ئەم ئاوسانە زۆر جار ئەبێتەوە ئەوەی کە ئازار دروست بکە یان هەندێک جار ئازاریشی نییە لەبەرەوە هەموو جومگەیەک ئەگەری ئەوەی هەیە کە تووشی ئاوسان بێ ئەگەر بینە سەر هۆکارەکانیش باسی هۆکاری ئاوسانی جومگەکان بکەین یەکەم هۆکاری کەوتنە یان بەرکەوتنی زەبری دەرەکیە یان وەکو وەرزشکردن زۆر جارێ مای بینین لە یاریزانیان هەر کەسێک کە وەرزشەکە لە کاتی وەرزشکردنا تووشی ئاوسانی جومگەکانە بێت جا ئاوسانەکەش بە پێ و جومگانەیە کە زەختێکی زۆریان لەسەرە بە تایبەتی ئاوسانەکە ئێسکەکە ئاوسێ یان چۆزانم گۆشتەکە و گۆشتەکە ئاوسانەکە زۆر جار بە زۆری لە جومگەکانە هەیە جومگەکەیە لە جومگەکانە ئەو ئاوسانەوەکو وتمان کۆبوونەوەی شلەیەکە یان لە بۆشایی جومگەکە دروستە بێت ئەو شلەیە یان لە چواردەوری جومگەکە دروستە بێت ئەم شلێ بۆی چیوە بزانین دروست ئەم شلەیە هۆکارەکانی یەکەم هۆکارەوەیە کە هۆکاری میکانیکیە یان بەرکەوتنە یان وەرزشکردنە یان جاری وایە کەوتنێکی ئاساییە زەبرێکی دەرەکی بەرەکەوێ ئەو شوێنەی زەبرەکەی دەرەکەوێ تووشی ئاوسانە بێت شتێکی تریش هەیە لە بیرم چوو باسی بکەم زۆر جار کۆبوونەوەی خوێنەوە یان بە بەرکەوتنێک ئەی بینین شوێنێک شی نەبێتەوە لە جومگەکانە زۆر لە ماسوولکەکانە یەکەم هۆکاری میکانیکی پێڵین کە کەوتن و بەرکەوتن و وەرزشکردن وانێ هۆکاری دووەمانەیە هۆکاری هەوکردنی جومگەکانە کە ئەمە زیاتر نەخۆشیەکانەگرێتەوە هەوکردنی جومگەکان زیاتر لە نەخۆشیەکانی ڕۆماتیزم و کە ڕۆماتیزمیش جۆری زۆرە کۆمەڵێک جۆری زۆری ڕۆماتیزمان هەیە کە باوترینیانەوەیە کە ڕۆماتیزمی جومگەکانە بێتەوەی ئاوسانی جومگەکان لە مناڵەوە لە مناڵێکی 4 ساڵە توژە بێت تا بە تەمەن و ئەوانەی تەمەنیان گەورەیە هۆکارێک ترمان هەیە هەندێک نەخۆشی هەوکردنی بەکتریایی پێڵێن یان ڤایرۆسی زۆر جار جومگەکان تووشی ئاوسانە بێ بە تایبەتی جومگە گەورەکانایەوە بڵێن لە جومگەی دەستە جاری وایە لە شانە لە ئەژنۆیە لە جومگەکانی قاچە لە خوارەوە ئەم جۆران بەهۆی هەوکردنی بەکتریان ڤایرۆسەوە بێ لەبەرەوە بەپێی هۆکارەکانی بەپێی نەخۆشیەکانە دانیشتنی زۆر وەستانی زۆر بە پێوە یاخود جوڵەی هەڵا ئەمانە کاریگەریان هەیە لەسەر ئاوسانی جومگە بەڵێ وەکو باسم کردی یەکەم هۆکار ئەوە چێتە هۆکاری یەکەمەوە کە جاری وایە زۆر ئاوسان زۆر وەستان ببوورە ئەوانەی بە تایبەتی کە وەزنیان زۆرە کە لە ماڵەوە ئیشەکەم بە تایبەتی لە خانمانە کە زۆر کێشی زیادەش کاریگەری هەیە بەڵێ کێشی زۆر جار کە لە زۆر وەستانە کە زۆر بە پێوە ئیشەکەی یان زۆر جار کە زۆر دائەنیشی جوڵەت کەمە هەندێک کەسەیەکە ئیشەکانەوەیە لەسەر کورسی مێزێک دانیشێت تا ئێوارە ئیشەکە ئەمانەش هۆکارن بۆ ئەوەی کە قاچ و جومگەکان بە ئاوسێ
هۆکاری وەکو نیشانێک دانرێ مثلا قاچی ئاساوە یان نیشانەی نەخۆشێکی درێژخایەنە و بەڵێ خۆی ئاوسان جیای بکاتەوە بەڵێ ئاوسان نیشانەی نەخۆشیەکانە لەوانەیە کە زۆر جارێ مە نەخۆشێ بۆ لامان قاچی ئاوساوە جونگەی قاچی لە خوارەوە ئاوساوە کە سەیری هۆکارەکانیەکە ئەمە نیشانەیەکە بەڵام تۆ بێ بۆ هۆکارەکان بگەڕێ سەیرەکەی نەخۆشەکە وەزنی زۆرە یعنی نەخۆشێکی وای نییە وەزنی زۆرە جاری وایە شتێک تریشمان لەبیر چوو ئەوانەی کە قاچیان فلاتە ئەوانەی پێیان پانە کە قەوسی قاچیان نییە زۆر نەخۆشە بینم کە سەردانمانەکەن لە نەخۆشخانەیان سەیرەکەی ئەڵێ قاچم ئەوساوە و فحوسات و ئەو شتانەی بۆکە هیچی نییە بەڵام کە سەیری قاچیەکەی ئەو قەوسی قاچی نییە ئەوانەی کە ئەو قەوسی قاچیان نیە و قاچیان فلاتە کە زۆر بە پێوەستن تووشی ئاوسانی قاچیان و سەر و قاچشانە بن ئەم ماسوولکانەی سەرەوە ئەمە لە مناڵی شا دکتۆر ئەم پێفلاتی بگومان لە تەمەنی مناڵیەوە هەیە بەس لە مناڵە دەرەکەی خۆی لە مناڵە چونکە جوڵەی زیاترە لە مناڵیشە ئازاری بۆ دروستەکە ئەو فلاتیە لە مناڵە خۆی دروستبوونی ئەو قەوسی ئەو کەوانەی قاچەتە تەمەنی 6 ساڵی ئەگەری هەیە دروست بێ بەڵام لە دوای ئەوە دروست نابێ تۆ بێت چارەسەر بکرێ ینی بە پێڵاوی تووبی و ناوکەفی تووبی ئەوانە بەکاربێنن لەبەرەوە زۆر وەستان و زۆر دانیشتن و ئەمانە هۆکارە بۆی جونگەکان بە ئاوسەیان قاچ بە ئاوسێ یەکێکە لە هۆکارەکان و جاری وا هەیە وەکو وتمان وەرزشکردنە لە کاتی وەرزشکردنە کێشێکی زۆر هەڵەگریان تووشی ماسوولکەکانی تووشیشانە تووشی بێ دکتۆر ئەوانی کە کێشی زۆر بەرزەکەن و بەرزنیان بکات تووشی ئاوسانی جوگەکان بەڵێ تووشە بن زۆربەی جار تووشە بن نانە زۆربەی جار نییان جاری وایە کە وەزنێکی زۆر وەرەگرێ لە حەدی خۆی زیاترە ئەبێتەوەی پچڕانی بەستەرەکان یان ماسوولکەکان تووشی درانە بێ ئەو کاتە لەو حاڵەتەشا ئاوسان دروستە لەبەرەوە لە کاتی وەرزشکردنە خۆمانەی بینین لە کاتی دووگۆڵیان لە کاتی یاریکردنە کە کەوتنێکەیە بێت تۆی ئاوسان ئەوانشی کە لە نێویسە بۆ منە مۆندیالەوانە هاندەری کوێی دکتۆر بەڕاست بڵێ هاندەری کوێی من خۆم هاندەری ئەڵمانیا بوو بەداخە وەرزوو دەرکرا هیوادارین ئێستا فەڕەنسا یعنی زۆر جار یاریزانەکانە بینینە و یاریگای تووشی پێکانە بن بەڵێ شوێنی مەسەلەن هەندێک پێکانیان یەکسەر هەستەکەی ئاوسە بەڵام تیمێکی تایبەت خێرا بە سەهۆڵ و ینی بابەتەوە گەنە شوێنی هەر ئاوساویەکە گەر لە شوێنێکا دروست بووە گەرەوە کوڕێنمایەکی جەنابێت یەکسەر باشە سەوڵی بخرێتە سەر یان بپێچێت بەڵێ زیاتر لە بەرکەوتنە یان لە کەوتنە و لە وەرزشکردنە پێویستە کە ئاوساوی دروست دەبێت تۆ سەهۆڵ بخەیتە سەری یان بپێچرێ لەو کاتە جاری وایە بێ قاچ بەرز کرێتەوە بۆی ئیسراحەتکە زۆر جار بە هەڵە لە ناو خەڵکی ئێمەیە کە تووشی کەوتنێکە بێ قاچی بەلایەکەوێ ئەچەی خاتە ئاوی گەرمەوە جا ئەمە زۆر خراپە سەوڵەکە بۆ چییە سەوڵەکە بۆەیە دوای لە چارەسەرەکانی ژێم باسیەکەن سەوڵەکە بۆەیە کە تۆ دەماری خوێنەکان زۆر تەسک بێتەوە تووشی ئاوسانی نەکە ئەو خوێنەی کە زۆر جارە و شلەی کە کۆ بێتەوە بۆ سەوڵە نایەڵێ ئاوساوێکە دروست بێ کە ئاوساوێکە دروست بوو هەوکردنیش دروستە بێت تووشی ئازارە بێت لەبەرەوە لە کاتی کەوتنە وەک خۆمانەی بین لە کاتی یاریکردنا زۆربەی جار سەهۆڵ یان هەندێک سپرا هەیە کە ساردە بەکارێنن باشە دکتۆر ئاوساویەک کە بەس تەنها ئاوسابێ لەگەڵ ئاوساویە کە ئازاری هەبێت ئەم دوانە چ جیاوازیکیان هەیە ئاوساویە کە تەنها ئاوسابێ زۆر جار هۆکارەکەیەوەی کە باسمان کرد لەوە چێ هەوکردنێکی بڵێ میکانیکی بێ یان بەرکەوتنێک بێ بەڵام ئەو ئاوساویانەی کە ئازاری هەیە هەوکردنە بەهۆی نەخۆشیەوە عادەتەنەوانی کە ئازاریان هەیە بەهۆی هەوکردنی نەخۆشیە جا هەوکردنەکە بەهۆی نەخۆشیەکانی ڕۆماتیزمەوە بێ یان بەهۆی هەوکردنی بەکتریا و ڤایرۆس و ئەوانە بێ زیاتر لەو حاڵەتانەیە ئاوساوێکە ئازار دروستەکە باشە جا دکتۆر ئازاری جومگەکان زۆری نەمان بەڕووی ئەمە بینەوە پێمان بڵێ چه ئازارێکی جومگا ئەمە پەیوەندی بە ماندووبوونی ڕۆژەکەەوە هەیە و ئیتر زۆر کات لە شەوا لێت هەیە ئازار و چه ئازارێکیش کە ئیتر بێ وەکو نیشانەیەکی
سەرەتا وەریگری بۆی کە بە زووترین کات بچی بۆ لای پزیشک. خۆی ئازار یان ئەوسانی جونگەکان ئەگەر ماوەیەکی کورت بخایەنێ یعنی تۆ 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ ئازاری هەبێ ئاوساوی دروست بێ بەڵام بە ئیسراحەت و بە حەبێکی پاراستۆل باش بێت ئەوە زیاتر پەیوەندی بە هیلاکی و بە زۆروەستان و بە کارکردن و بۆ جۆرانەوە بۆ کارانەیە بەڵام ئەگەر گەیشتە هەفتەیەک لە هەفتەیەک زیاتر بەم چارەسەرانە باش نەبوو پێویستە سەردانی پزیشی بکات چونکە ئەو کاتە ئەبێ بگەڕین بۆ هۆکارەکانی لە هۆکارەکەی لەوە چێ وەکو باسمانکرد نەخۆشی بێت بەرەوە لە هەفتەیەک زیاتر ئەبێ سەردانی پزیشی بکاوە پشکنینی بۆ بکرێت. باش نەخۆشی سەوفان و ڕۆماتیزم و دەردەشاوی کە لە ناو خەڵکا باوە ئەمانش ئاوسانی جونگەکان دروستەکان بەڵێ باسمان کرد کە نەخۆشی ڕۆماتیزم کە یەک جۆری نییە ئێمە نەخۆشی ڕۆماتیزم ئەوەی کە باوە جونگە بچووکەکانێکرێتەوە لە دەستەوە دەست پێەکە عادەتەن دوایە ڕوا بۆ جونگەکانی تر ئەوان لە هەمویان باوترە کە نەخۆشەکە بەیانیان زیاتر دەستی ئاوسێ جوڵەی باش نابێ تا تۆزێک هەڵاستێەوە جوڵێ باشترە بێ نەخۆشیەکانی تریش وەکو سەوفان یەکێکە لە هۆکارە باوەکانی ئاوساوی جونگەکان بە تایبەتی لە ئەژنۆکان و زۆر لە خوارەوە لە جونگەکانی قاشە ئەم سەوفانی جونگانە ئاوساوێکی زۆر دروستەکە بە تایبەتی لەو تەمەنانەیە کە لە سەر و 40 ساڵەوە 40 ساڵ بۆ سەرەوە تووشی سەوفانە بن ینی سەوفان عادەتەن لە تەمەنی خوار 30 ساڵ و ئەوانەوە کەمتر تووشە بێت دوای ئەوە نەخۆشی دارملوگێکە کە لەو نەخۆشیانەی کە بەهۆی کریستاڵی یوریگەسیدەوەیە کە لە خوێنە بەرزە بێتەوە کریستاڵە زیاتر لە جونگەکانی قاچەوە دەست پێکە عادەتەن لە پەنجە گەورەکەەوە دەست پێکە یعنی ئەوانەی کە تووشی نەخۆشی داملوک کە دەردەشای پێڵن لە پەنجەی قاچەوە دەست پێکە ئەگەر ئازارێکی زۆر زۆریە بێ ینی ئاوساوێکی هەبێ زۆر جار نەخۆش کە پێڵاوەکەی لە پێکە ینی هەستەکە پێڵاوەکەی بچوو بۆتەوە قاچشی ئاوسێ لەگەڵێ ئەو نەخۆشیانە بەڕاستیە بێ زوو چارەسەر بکرێت چونکە ئەگەر چارەسەر نەکرێ احتیمالی ئەوەی هەیە جونگەکانی تریش بگرێت. شتێکت باس کردوتت سپرا و سەهۆڵ خستنە سەر بۆەوەی کە نائاوسێ لە کوردەواری خۆمانە کاتێک دەستێک قاچێک کە لە جێ چووە یان ئاوساوێکی بۆ دروست بووە لە کوردەواری خۆمانە شتێکە بۆی بە نیونمەکێکە بۆ دروست بکەم نازانم نیونمەکی چوزانم خوا هێلکەشیان لێ جار تیانە پێچاو تا بەیانی بابزین چۆنە بێ و چۆن نازاری باینجانشیان بەکارێناوە ڕێکەوە شلەی سەرروپێکە دروست کراوە ئەم بۆ چوونانە لە ڕووی زانستیەوە تەواون هیچ سوودێکی هەیە نەخێر ئەوەنە بەدێر زەمان لە کورد دەرهاتوە پشتاوە سێرێکی تا ئێسش هەر هەیە خۆی وەکووتمان ئەو ئاوسانانی کە وەی بەرکەوتن و ئەوانەوەیە زیاتر ئەو ئاوسانانە ئەبێ بە ساردی باش بکرێنی بە بەکارێنانی سەهۆڵ و ئاوی سارد و بەبەستن عینی بکەی بەڵام ئەوانەی کە نەخۆشیە ڕاستان دێ نەخۆشی هەیە لەوە چێ لە ممارەسەی خۆیانەوە بڵێ نەخۆشی سەوفان کە جونگەکە ئاوسێ ئەبێ گەرمی بەکاربێنی یعنی بۆ ئەو جۆرەیان کە ئاوسانەکە بۆی سەوفانەوەیە ئەو گەرمیە سوودی لێ بینێت زیاتر ئێمە ئەو نەخۆشانی سەوفان کە یان بین لە وەرزی لە سەرماکانە ئازاریان زیاترە جونگەکانیان زیاترە ئاوسێ لەبەرەوە بەکارهێنانی گەرمی بۆ حاڵەتانە بە تایبەتی سەوفان بۆ ئەوانە سوودی لێ بینن بەڵام بۆ ئەوانەی ترکە کەوتن و بەرکەوتنە ئەوە هەڵەیەکی زۆر خراپە کە تۆ بیخەیتە ئاوی گەرمەوە یان شتی گەرم بخەیتە سەری چونکە ئاوساوێکە زیاترە بێت ینی ئەو دەمارانە زیاترەکرێتەوە لەبەرەوە ئاوساوەکە لە دەوری جونگەکان زیاترە بێت. زۆر باشە اینجا ئاری باسی لە بابەتی کوردەواری کرد هەر لە کوردەواریە شتێکی تر هەیە دکتۆرەوی ژەڵەن ساوەرزی بامێ ئەڵەن لینجی بامێ بۆ ئێسک و جونگەکان زۆر باشە سەر و پێ زۆر باشە جا هەندێک خواردن هەیە بەستومانەتەوە بۆی کە بۆ جونگە و ئێسکمان زۆر بەسوودە زۆر باشە لە زانستی پزیشکی ئاشتی لەم شێوازە هەیە یاخود هیچ خواردنێکی تر هەیە کە بەسوود بێ بۆ ئێسک و جونگەکان خۆی لە ڕاستیە ئەتوان بڵێم بەداخەوە لەم ڕۆژەیە ئەوەنە قسە لەسەر خۆراگە کرێ دیسەریان لە خەڵک تێکداوە یەکە گەڵێ خواردنی شیر و ماست خراپەوە یەکە گەڵێ ئەوە خراپە و یەکە گەڵە گۆشت خراپەوە
یعنی ئەمەش لە ڕووی زانستیەوە ڕاست نییە، یعنی هەموو خواردنێک پێویستە بۆ خەڵک، یعنی بۆ مرۆڤ. بۆ باسی ئێسک و جونگەکان بکەین، ئەو خواردنانەی کە سوودی هەیە خواردنی بەیانیانە کە ماست و پەنیر و شیرەمەنیەکان، هێلکەی کوڵاو و سەوزەکان و پاکلەمەنیەکان، ئەمانە بە تایبەت سوودیان هەیە بۆ جونگە و ئێسقانەکان، چونکە ئێمە لە ماسوولکەکانە لە جونگەکانە لە بەستەرەکانە ئێمە پێویستمان بە کالیسیۆم و ڤیتامین دی و مەگنیسیۆم و کۆمەڵی ڤیتامینات هەیە کە لەو خواردنانەیە زۆرترە، لەبەرەوەی ئەو خواردنانە سوودی هەیە. ئێمە ناڵێن گۆشت سوودی نییە، گۆشتیش مریشکی شەوانە شەمووی پرۆتینی تایە پێویستە بۆ نێکان، بەڵام هەندێک حاڵەت بازەکرێ ئەمە زۆر نەخۆشیێتە لامان سەر و پێ، یعنی نەخۆشێک کە سەوفانی هەیە، ئێسقانی زەعیفووە، بە تاکیدی زەختی هەیە، دڵی هەیە، لەو کاتە ینی سەر و پێ ئەو بەو چەوریەوە خۆ سەر و پێش کالیسیۆم و ئەمانەی تایە، بەڵام ئەو چەوریە ئەوە نییە ئەو لینجیەی لەوێ هەیە ڕێک بچێتە ژنۆکەتەوەیان زۆر نەخۆشەیە بامێ بە کاڵیە خوا وازانێ ئەو لینجی لە بامێکەیە ڕێگە چێتە ئەژنۆکۆ. جستی کەشە وڵا دیکتۆرۆک و دوای پرسیاری دیش ئەوە لە خواردن لەو بابەتانی کەلانەوە تۆ باست کرد. بۆ چوونێکی تر هەیە دەنێ و خەڵکامێ ئەوم بۆ پشڕاستکەیتەوەیان ئەگەر هەڵەیە بڵێ هەڵێ لە پێکردنی پێڵاوی تەسک پەرژینێ بێت لە ڕووی بینەران و جەنابەت، ینی زۆر جار ئێسکی زیاد بۆ دروستەکە، یان زۆر بە پێ و بۆستی ڕەنگە پێ و ئێسکی زیاد دروست بە ئەم شتە بۆ چوونێکی زانستیە؟ نەخێر، خۆی مەسەلەکە پێڵاوی تەسک نییە، جۆری پێڵاوەکەی ئێستا پێڵاوی بەرز کە پاشنەکان زیاتر لە خانمان و لە ژنانە بەکارێنرێ، ئەو پێڵاوانەی کە ژێریان زۆر بەرزە، ژێریان تەنکە، لە پیاوانیش ئەگەر تۆ پێڵاوێک لە پێ بکەی ژێری تەنک بێ کە زۆر وەستانت هەبێ، احتیمالە بێتەوەی دروستبوونی ئێسکی زیایە لە پاژنەی پێ و ئەوانە کە زیاتر دروستە بێت. لەبەرەوە زیاتر باشتر وایە پێڵاوی تەسک دەوری نییە، بەڵام جۆری پێڵاوەکە کە ئەڵێن پێڵاوی تووبی بێ، پێڵاوی تووبی ئەوانەیە کە ژێری پێڵاوەکە تۆزێ ئەستور و تەخت بێ، نەرم بێ، ئەوانە باشترە بۆ ئەو کەسانی کە زۆر بە پێوەستنیان خۆمانەزانین بۆ ورزشکردن زۆربەی کالە زۆربەی تووبیە کە لە پێەکەی، بەڵام بەمەرجێکە بێ ژێرەکەی زۆر تەنگ نەبێ. زۆر وەستان لەگەڵ ئەو پێڵاوانەی کە ژێریان تەنکەیان پاژنەیان زۆر بەرزە و زۆری ژەوەستن بە پێوە، ئەو حاڵەتانە ئابێ بتەوەی دروستبوونی ئێسکی زیاد لە پاژنەی پێ. زۆر باشە دکتۆر، زۆر کاتوکو کۆ تا پرسیاری منیش لە هەندێک شوێنی جونگەمانە هەست بە کرتەکرت و دەنگێک ئەەکەین، ئایا ئەم کرتەکرت و دەنگە ئاساییە یاخود ئەمە نیشانی ناتەندروستی و ئێسک و جونگەیە؟ بەڵێ، خۆی کرتەکرت و یان تەقەتەقی پێڵێن ئێمە لە جونگەکانە دروستە بێ، زۆر جار لە گەنجێکیشا هەیە، نەخۆشەیە گەنجێکێت تەمەنی 10 ساڵە تەقەتەقێکی هەیە، ئەم تەقەتەقە ئەگەر ئازاری لەگەڵا نەبێ، ئەگەر کەشی بۆ دروست نەکا شتێکی وانە بڵێ نەخۆشیە، بەڵام ئەگەر ئازاری هەبوو، ئەگەر کەشەی بۆ دروست کرد لە جوڵە و ئەوانەیە، هەندێک حاڵەتەیە کە ئەوانەی کە جونگەکانیان تەقەتەقەکە حاڵەتێکیان هەیە پێڵەن شلی جونگەکان. شلی جونگەکان چییە؟ ئەو بەستەر و ماسوولکانی دەوری جونگەکانیان شلە، لەبەرەوە کە ئەجوڵێنەوە کە هەڵاست تێدانیشێت تەقەتەقێت دروستەکە، لەبەرەوە تەقەتەق و ئەو کرتەکرتە ئەگەر ئازاری لەگەڵا نەبێ حاڵەتێکی ئاسایی و هیچ کێشەی نییە. دەستخۆش بۆ زانیارەکانی باڵای سەماندوو نەبی. زۆر سپاس.